بڕیارە دوای 6 ساڵ پارتی دموکراتی کوردستان بارگاکانی خۆی لە کەرکووک بکاتەوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017 بارگاکانی پارتی لەوێ داگیرکرا بوو. هێزی نایاسایی لە نێو بارگاکانی پارتیدا بوون بە پێڕێکەوتنی نێوان حکوومەتی عێراق و پارتی. بڕیارەکە ئەمڕۆ بگەڕێتەوە بۆ بارگاکانی خۆی هاوکات بانگەشەکانی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک دەست پێ بکات کە پارتی بەسی کاندید لە کەرکووک لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەشدارە. زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە لەگەڵ بەڕێز حەسەن مەجید سەرۆکی لیستی پارتی دموکراتی کوردستان بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت. بەڕێز حەسەن ئەم کاتت باش. پارتی بڕیارە ئەمڕۆ بارگاکانی خۆی بکاتەوە بە تایبەتی بارگای لە قیسەی پارتی و ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیان هاوکات ئەنجومەنی سەرکردایەتی ڕادستی زانکۆی کەرکووک بکات بە بڕیاری سەرۆک بارزانی. گەڕانەوەی پارتی چۆن دەبێت ئەمڕۆ؟ هەموو کاتتان باش، ئەم کاتەی بنەرانی وەڕێستان باش. بەڵێ ئەمڕۆ مەراسیمی وەرگرتنەوەی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیان ئەنجام ئەدرێ و لە هەمان کاتە پێشکەش لەسەر بڕیاری جەنابی سەرۆک بارزانی پێشکەش بە زانکۆی کەرکووک ئەکرێ. بۆیە هەم وەکو هاوڵاتیانی خەڵکی شارەکە و هەم وەکو زانکۆی کەرکووک خۆشحاڵن بەو دیارە معلومی جەنابتانە ماوەیەک بەر لە ئێستا کۆمەڵێک کەسایەتی و ئاینی و کەسایەتەکانی شاری کەرکووک بە هەموو پێکاتەکانیانەوە چوونە خزمەتی جەنابی سەرۆک بارزانی هەر لەوێ بڕیاری ئەوەیدا کە وەرگرتنەوەی ئەنجومەنی سەرکردایەتی پێشکەش بکرێ بە زانکۆی کەرکووک و ئەمڕۆ دەورە ئیسلام و تەسلیم ئەکرێ بەڵێ لە ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیان. باشە، گەڕانەوەی پارتی دوای 6 ساڵ بۆ کەرکووک چ کاریگەریەکی لەسەر دۆخی سیاسی کەرکووک دەبێت بە تایبەتی کە ئێستا ئیدارێکی سەپێنراو لە کەرکووک هەیە. لە ماوەی ڕابردوودا هەندێک ئاستەنگ دروست کرا لە گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک. بەرنامە و پرۆگرامی پارتی بۆ داهاتووی کەرکووک چییە؟ بەڵێ گومانەوە پێم خۆشە پێشەکی ئشارەت بەوە بدەم کە جەنابی سەرۆک بارزانی وەک چۆن لە ساڵی 91 بەڕێزیان بوو نێژ زانکۆکان لە کوردستان ڕابوەستێ و ڕابگیرێ و هەروەها هەر جەنابی سەرۆک بارزانی بوو کە دکتۆرای فەخریان پێدا لە زانکۆی دوهۆک فەرمووی من ئەمەوێ پێشمەرگەی زانکۆ بم، تەنیا بوونی منیان وەکو پێشمەرگەیەک بۆ پارێزگاری لە زانکۆ کافیە و سەربەرزیە بۆ من. ئەمڕۆژ وەکو بەڕێستانە بینین لە کەرکووک بە هەمان شێوە ئەو زانکۆیە پێشکەشەکرێ بە ئەو بارەگای پێشکەش ئەکرێ بە زانکۆی کەرکووک. هەروەها گومانی تێدانە کە گەڕانەوەی پارتی دموکراتی کوردستان پاشدا بڕانێکی زۆر لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئێستا دەسەکاتەوە بەکاری سیاسی. گومان لەوەدانە بوونی پارتی لە شارەکە هێز و توانە و تااقەتێکی زیاتر ئەداتە خەڵکی کەرکووک و هیوادارین بتوانین پێکەوە لەگەڵ لایەنە سیاسەکانی تر هەنگاوی باشتر ببڕین بۆ ئەوەی کە ئەو دۆخە سەپێنراوەی لە شارەکەمان هەیە بتوانین هەموو لایە بەیەکەوە بێگۆڕین لە باشەوە بەرەو باشتر و هەروەها بتوانین ئەو ناهاوسەنگیانەی کە هەیە لە شارەکە بتوانین هەموو پێکەوە و گۆڕانکاری بەسەر. بەڵێ بەڕێز حەسەن، لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پۆستەر و وێنەی کاندیدانی پارتی لە کەرکووک شێوێنران یا درێنران پێتان وایەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ئەمە ئاستەنگ لە بەردەم بانگەشەی هەڵبژاردن بۆ کاندیدانی پارتی دروست دەکات یان نە؟ بەگشتی چۆن دەڕوانە کۆی پرۆسەکە؟ بەڵێ وڵا ئێمە ئومێدمان ئەوەیە کە پرۆسەیەکی بانگەشەی ئارام بێ لە شارەکەمان بە شێوەیەکی ئارامی بەڕێوە بڕوا. ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان دائیمەندا کۆکی کار بووینە لەسەرەوەی کە پرۆسەکە بە شێوەیەکی ئارام بەڕێوە بچێ. بەڵێ وەکو جەنابەت ئیشارەتت پێدا دەڕانی پۆستەرەکان لێرە و لەوێ لە زۆربەی جێگەکان و ئەتوانم بڵێم پشکی شێر بەر وێنەکانی من کەوتووە کە زۆربەی وێنەکانی من کەوتوتە بەر دڕین و بەر ئەو لێکردنەوە. ئومێدەوارم شتێکی عەفەوی بێ، ئومێدەوارم لەوە زیاتر با بڵێن هیچ سوبغێکی سیاسی وەرنەگرێ، چونکە ئێمە وەکو باقی لستەکانی تر بەفەخرەوە بەشداریمان کردووە لەم هەڵبژاردنە و ئەوە نەبێتە هۆکارێک، ئومێدمان وایە کە نەبێتە هۆکارێک درێژەی پێ بدرێ بەردەوامی هەبێ و بەداخەوە مەسەلەن گوێم لە یەکێک لە براکان بوتی هەندێک جار هەیە ئێمە تاوانبارەکەن کە ئێمە
دەستمان بردوویە بۆ وێنەی خەڵکی تر نا ئەوە ئێمە وا پەروەردە نەکراوین لێرەوە من ئەڵێم ئێمە قوتابخانەی بارزانانی نەمر وا فێری نەکردوین کە دەست بۆ هەندێش بەرین کە کاری ئێمە نەبێ کە پێویستمان پێی نەبێ و من بە جەنابەت و بە بینەران ئەڵێم دەیان جاری تریش وێنەکانی ئێمە بدڕێ هەرچی بەسەر بێت ئێمە هەر لە بانگەشەی خۆمان بەردەوامە بین و گەڕانەوەی ئێمەش بۆ کەرکووک تەنیا وەکو وتم وەکو بارەگایە ئەگەر نا ئێمە هەمیشە ڕوحمان لە لای خەڵکی کەرکووک بووە ئەگەر بە جەستەیش لێیان دوور بوێتین بەڵام وەکو ڕوح ئێمە لەگەڵ خەڵکی کەرکووک بووینە و بەردەوام و هەمیشەش لەگەڵیان دەبین و ئومێدەوارین بتوانین ببینە فاکتەرێکی ئارامی و خۆشگوزەرانی بۆ تەواوی چین و توێژەکان بۆ تەواوی پێکاتەکانی خەڵکی شارەکەمان. بەڵێ لە دوایی ماوەیەکی زۆرەوە کەڵبژاردن لە کەرکووک بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام نەدراوە ئێستا خەڵک چاڕوانی ئەوەی هەیە لەگەڵ گەڕانەوەی پارتیش بۆ کەرکووک بە تایبەتی کە ئاڵوگۆڕێک لە پۆستە ئیدارەکاندا بکرێت لەو 15 کورسی کە پشکی پارێزگای کەرکووکە گەر زۆرینەی کورد بن پێتان وایە هیچ ئاڵوگۆڕێکی ئیداری و کارگێڕی لە سنووری پارێزگای کەرکووکدا بکرێت ئەمە بۆ کورد چۆنە لە بەرژەوەندی کوردی کەرکووکدا دەیبینن؟ بەڵێ ئومێدیمان ئەوەیە وەکو کورد بتوانین زۆرینەی کورسەکان بەدەستبێنین بۆ ئەوەی بتوانین ئەم پارێزگارە بە زۆر سەپێنراوە بتوانین بیگۆڕین و هەنگاوی ترمانە بێت لە زۆربەی شوێنە لە دائیرەکانە شوێنە حەساس و هەستیارەکان و بەڕێوەبەر و بەڕێوەبەرایەتیەکانی کورد دەرئەکرێ و خەڵکی تر لە شوێنیدا ئەنرێ بۆیە بەڵێنی ئەوە دەین کە توانیمان دەنگی زۆرینە لە شارەکە بەدەستبێنین نایەلین ئەم ناهاوسەنگیە کە بەم شێوەیە هەیە بەردەوام بێ. بەڵێ بەڕێز حەسەن مەجید سەرۆکی لیستی ئەمجارە بۆ کورد بەڵێ فەرموو. بەڵێ هەڵبژاردننی ئەمجارای بۆ کورد ئەتوانم بڵێم زۆر مەسیریە و زۆر یەکلاکەرەوەیە چونکە معلومی جەنابتانە شەڕی ئەمجارە شەڕی خاکە شەڕی وەکو کورد شەڕی ئیسپاتی وجودە شەڕی ئیسپاتی حدودە بۆیە ئومێد دەکەین کە بتوانین زۆرینەی دەنگەکان بەدەستبێنین و ئەو ناو هاوسەنگیە وەکو وتم هەیە لە سەرجەم سێکتەرەکانە بتوانین گۆڕانکاری بەسەردابێنین. بەڵێ زۆر سپاس بەڕێز حەسەن مەجید سەرۆکی لیستی پارتی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵ کوردستان 24 بووی.